هێرشە موشکێکی سپای پاسداران ئێران لە شەوی دووشەمە بۆ سەر سێشەممە بۆ سەر هەولێر و کوشتنی خەڵکی سیڤیل و ژن و منداڵ بە تایبەتی جگەلەوەی کە لە ناڕەزایەتی لاستی کۆمەڵگەی نێودوڵەتی دالێکۆتۆتە لە ناوخۆی کوردستانیش خەڵک نیگەرانە بە تایبەتی مامۆستایانی ئاینی لە ڕووی ئاینی ئیسلامەوە باس لەم بابەتە دەکەن کەمە چه کاریگەریەکی هەیەەوە چه تاوانێکی گەورەیە کاتێک کە خەڵکی سیڤیل و ژن و منداڵ دەکرێن ئامانج بە پاساوی بێبنەما بە تایبەتی کە کوردستان شوێنی پێکەوە ژیانی سەرجەم ئاین و نەتەوەکان بۆ بەبێ جیاوازی. من زیاتر لەسەر بابەتە قسە دەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر دڵشاد گەلاڵی ئەنجامی مەکتەبی تەنفیزیەکەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لێرە لەگەڵمە لە ئەستەدیۆ. دکتۆر زۆر بەخێر بێی. زۆر سپاس بۆ بەڕێستان. وەک ئاماژەم پێ کرد کوردستان هەموو کاتێلانکە پێکەوە ژیانی سەرجەم ئاین و پێکاتەکان بۆ بەبێ جیاوازی، بەڵام ئەم جارە بە پاساوێکی بێبنەما لایەن وڵاتێکی دراوسێەوە دەکرێتە ئامانج مە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە چه تاوانێکی گەورەیە دەرحەق بە ژن و منداڵی سیڤیل. بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاسی بەڕێستانەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. بێگومان لە پێشەچیدا ئێمە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادەی کاک پێشڕەو ئەەکەین و پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کوردستانیان ئەەکەین، چونکە ئەوە پرسەی هەموو کوردستانیانە. بەڕاستی ئەم جۆرە کردەوانە لە بازنەی ئاینی پیرۆزی ئیسلامدا بە هیچ شێوازێک جێگای نابێتەوە، چونکە ئەم جۆرە کردارانە ئەم جۆرە کردەوانە لە ڕق و چینە زیاتر بەولاوە هیچی تر نییە، چونکە ئێمە وەکو گەلی کورد لە دێرین زەمانەوە چەساوە بووین و بەردەوام گەلانی دەوروبەرمان ڕژێمەکانی دەوروبەرمان هەوڵی ئەوەیان داوا کە ئێمە بەردەوام لە چەسانەوە دابین و ژێردەست بین و ژێردەستی ئەوان بین. بەڕاستی من کە کوردێکم دایک و بابم بە کوردی منیان هێناوەتە دنیاوە، خوای گەورە بڕیاری داوە کە من بە کوردی لەدایک ببم. کەسانێک کە دژی ئەو بڕیارە ئەوەستنەوە ئەوە بەڕاستی لە دایرە ئیسلام دەستنە دەرەوە، چونکە دژی بڕیاری خوا ئەوەستنەوە. ئەو جۆرە تاوانانە بەڕاستی یعنی پێچەوانەی پرەنسیپە مرۆڤایەتیەکان و ئاینیەکانە، پێچەوانەی هەموو ئاینەکانی سەماویە کە بەرامبەر بەگەلێکی ستەمدیدەی بێهێزی بێچەک ئەم جۆرە کردەوانە ئەنجام دەدرێن. بەڵێ دکتۆر وەکو ئاماژەتان پێکە بە درێژایی مێژوو کورد ئەنفال کراوە و هەروەها کارەساتی زۆر گەورەی بەسەردا هاتەوە. وڵاتێکی بەناو ئیسلامی شوێنێک دەکاتە ئامانج کە قورئان و بەرماڵی تێدا پەیدا دەکرێت، منداڵێکی تەمەن 11 مانگ دەکوژێت، هەموو کاتێک کوردەمەی پرسیوە بە ئەی زەمبێن قوتیلەت، بە چه تاوانێک کوژرا؟ بێگومان ئەو جۆرە کردەوانە کوشتنی منداڵێکی بێتاوان هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئەو کردەوانەی کە سەردەمی نەفامی پێشی ئیسلام بەرامبەر بە منداڵان دەکرا. لەبەر هەندێک خوای گەورە و میهرەبان ئاەتێکی دابەزان لە قورئانی پیرۆز وئیذا المەوئودەة سئلت بأي ذنب قتلت. ئەو منداڵە بێگوناها، ئەو منداڵە بێتاوانە هیچ تاوانێکی نییە، موسادی ئیسرائیل نییە. کۆماری ئیسلامی ئێران ئەگەر دەیەوێت ئیسرائیل بکوژێت و ئەوانەی دژمنی ئەوەن ئەو بە دژمنی خۆیان ئەزانێ، چەندان مەسئول و بەرپرسی باڵیان لە خودی عاسمەی تەهران لێ کوژرا، تا ئێستا نەوێران بە ساڕوخێکیش وەڵام بدەنەوە، نەشیان زانی چۆن کوژران، چۆن لە ناوچون. ئەگەر بیانەوێ ئیسرائیل لە ئیسرائیل بدەن یان لە دژمنان و نەیارێنی خۆیان بدەن شوێنیشتر هەیە، بەڵام هەتا ئێستا نەیانتوانیوە لوتی ئیسرائیلیەکیش بەخوێندا بێنن. بەڕاستی ئەو تاوانەی کە ئەنجام درا بەرامبەر بە موسادی ئیسرائیلی نەبوو، بەرامبەر منداڵێکی بێگوناه و بێتاوان بوو، بەرامبەر هاوڵاتیەکی بێتاوان و خێرخواز و خێرۆمەند بوو کە کاک پێشڕەوە کە دائیمەن بە دوای خێری کاری خێر و کردداری چاک و یارمەتیدانی هەژارانەوە بوو. بەڕاستی باشە دکتۆر، دیارەکە بە پێی بنەمای دراوسێتی کە لایەنی پیرۆزی ئیسلام و لە قورئانیشدا هاتۆمە کارێکی ناڕەوایە، هەوکات لەگەڵەوە لە قورئانی پیرۆزدا هەروە پێغەمبەری ئیسلام دەفەرموێت تێکدانی کەعبە زۆر گوناحەکەی کەمترە لە ڕژانی خوێنی مسلمانێکە بەدەستی مسلمانێکەوە بێت. ئایا ئێوە چۆن ئەمە بۆ خەڵک ڕوون دەکەنەوە؟ ئەمە چه کردەوەیەکە کە دژی هەموو بنەماکانی ئاینی ئیسلامە؟ خۆی مرۆڤ بینا و دروستکراوی خوای گەورەیە کە تۆ ئەو مرۆڤ ئەکوژی لە ناوی ئەبەی، ئەوە واتای ئەوە ئەگەیەنێ کە ئەتۆ بینای خوای، شتێک کە خوا بینای کردووە دروستی کردووە لە ناوی ئەبەی. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەقەتل المؤمن، نەیفەرموو لەقەتل المسلم، مؤمن ئەوەی کە بڕوادارە، جا هەموو ئاینەکان دەگرێتەوە. فەرمی لەقەتل المؤمن ئەهون عند الله من زوال الدنيا، کوشتنی بڕوادارێک بەناحەق لە لای خوای گەورە يعني لزوال الدنيا أهون عند الله من قتل المؤمن. يعني نماني دنيا زور آسان ترى آساي ترى لا إخوائي جورا لا كشتني بروادارك،
یان ئەو ماڵە کە ماڵی بەیتەخوای گەورە ئەو هەموو ڕێز و حرمەتەی بۆ داناوە لەگەڵ ئەوەشدا کوشتنی مسلمانێک یا کوشتنی نەفسێک بەناحەق ئەوە گەورەترە لە ڕوخانی کەعبە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا. هر كسيك بكجي بنا حق ببيع حق شي شرعي وكو أواك هم خلشي كشت به. سراي بدراوسيتيج إما لبر أوي كم إما دلين يعني أول تاني دور برمان إعلاني إسلامتي أكن خويا بي خليفة إسلام ونيونري إسلاما دبا سرنزي أو فرمودي بيغمبر بدن صلى الله عليه وسلم كذا فرمي من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره. كسك برواي بخوا وبروجي دواي هي با أزيت آزاري دراوسيكي ندى كواتا أو آزارداني من تو دتوي مرشكي ودتوي باكتاون بكي ناتوي بآزادي بجم خوای گەورە گەلانی بۆ ئەوە دروست نەکردوون کە گەلێکی تر بفەوتێنێ و پاکتاوی بکات و لە ناوی ببا و ژیانی پێبڕەوە نەبینێ چونکە خوای گەورە بڕیاریدا فەرمووی يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا أي خلشنا إيما لدايكو باوتشيك دروس كرديو إيما جراو بتنهوزنا تويك بو أوي بجن بيك وبو أوي يكتر بناسن بو أوي نسبي خوتام بناس كواتا من كردم خوا دروستي كردم تو فارسي خوا دروستي كردي تو عزمي خوا دروستي كردي تو تركي خوا دروستي كردي نابي من دان ببوني تو داننم نابي من كسيك بمكوا جيانو خۆش گوزەرانی بە تۆ بەڕەوە نەبینم بەڕاستی کوردستانی ئێمە خەڵک چاوی بە ئازادی و بە هێمنی کوردستانی ئێمە هەڵ نایەت دەزانن لەو پارچەی کوردستاندا هێمنی و ئارامی و بوژانەوە بەڕێوەیە ئەوانە چاویان پێ هەڵ نایەت دەیانەوێ هەر جارە و بە پاساوێک و بە بیانوویەک ئارامی و ئاسایشمان تێک بدەن بەڵام بە ئەوە خەونی چاویان بێ کورد هەر سەر دەکەوێت کورد هەر بە ئامانجی خۆی دەکا کورد هەر دەبێتە دەوڵەت ئینشاءالله. بەڵێ دکتۆر ئەوەی کە نیشتمانی خۆی خۆش ناوێ بێگومان ئاین و دینەکەشی خۆش ناوێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەردەوام هەڵوێستی نەتەوەی و نیشتمانیان لەم پرسەدا هەبووە و یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانیش ڕۆڵێکی زۆر و کاریگەر و گەورەی هەیە لەسەر بەهێزکردنی پرسی نیشتمانی و خۆشویستنی خاک و وڵات بە تایبەتی لەم بابەتەدا چۆن لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان قسە دەکەن؟ بەڵێ ئێمە وەکو مامۆستایانی ئاینی پارێزگاریکردن لە کوردستان و پارێزگاریکردن لە پرسەنەتەوەییەکان و هەبوونی مووقیف و هەڵوێست لە پرسەنەتەوەییەکان بە ئەرچی سەرشانی خۆمانی ئەزانین بۆ چونکە ئێمە ئاین و نەتەوە لە یەکتری زیان ناکەینەوە بۆیە هەر لە ڕێگای بەرنامەی زەنابیشتانەوە پێم خۆشە سوپاسی بێپایانی هەڵوێستی مامۆستایانی ئاینی بکەم وەکو یەکێتی زانایان و ئێمە وەکو یەکێتی زانایان بەردەوام کارمان لەسەر بەیەکەوە گرێدانی هەڵوێستە نەتەوەیی و ئاینیەکان کردووە و بەردەوامیش دەبین بە پشتیوانی خوای گەورە و میهرەبان و سوپاسی هەڵوێستی خەڵکی کوردستانەکەین هەڵوێستی نەتەوە پەروەریان هەڵوێستی ئاین پەروەریان هیچ تاکێکی کورد نییە لەو کوردستانەدا ئەمڕۆ نیگەران نەبێ بەو کردارە تیرۆریستیە کۆماری ئیسلامی ئێران ئەنجامیدا بەرامبەر بە خەڵکی سبیل و بێگوناهی کوردستان. باشە دکتۆر دڵشاد دیارەکە یەکێتی زانایانی ئیسلامی کوردستان ئاڕاو بۆ چوونی خۆی و هەڵوێستی خۆی بە فەرمی نیشانجاوە بەرامبەر بەم پرسە پاڵپشتی حکوومەت یاریمی کوردستانیشدا لەم پرسە کردووە چی دەڵێن بەو لایەنانەی هێرشی سەر هەولێر و هەروەها پایتەختی ئارامی هەرێمی کوردستان دەکەن لە دواتریشدا ئەگەر هەنگاوەکانتان چی دەبێت لە ئەگەری بەردەوامبوونی ئەم جۆرە هێرشانە؟ بەڵێ ئێمە وەکو یەکێتی زانایان هەروەکو بۆ جەنابتم ڕۆن کردەوە بەردەوام بووین لەسەر ئەو هەڵوێستنەتەوە یانەمان و ئیشیشی لەسەر دەکەین و کاریشی لەسەر دەکەین و لە زۆربەی زۆری پرسەنەتەوەییەکان ئێمە بەیاننامەی خۆمان هەبووە هەڵوێستمان هەبووە بۆ نمو لە شەڕی داعش یەکێتی زانایان شانبەشانی برا پێشمەرگەکان یعنی لە پێشەوەی ئەوەی پێگەکانی پێشمەرگەدا بەڵهانی پێشمەرگەکانی ئەدا دڵنەوایی پێشمەرگەکانی ئەکرد بەڵام زۆر بەداخەوە بۆ هەندێک لایەن کە لە کوردستاندا ئەژن دیفاع لە دایکی خۆیان نەکەن پارێزگاری لە دایکی خۆیان نەکەن چونکە نیشتیمان دایکی ئێمەیە ئێمە ئەو نیشتیمانی لایەنێک نییە بەتەنیا مڵکی لایەنێکی سیاسی نییە بەتەنیا بەڵکو مڵکی هەمومانە ئێمە هەمومان کوڕی ئەو نیشتیمانەی بەڕاستی و ئەگەر ئەم جۆرە کردەوانە بەردەوامیان هەبێ بەڕاستی ئێمەش بێ هەڵوێست نابین و ڕێکاری زیاتریش دەگرینە بەر و هەڵوێستی زیاتریش دەردەبڕین و بە هەموو شێوازێک لە شێوازەکانی پارێزگاریکردن لە نیشتیمانەکەمان بەردەوام دەبین. بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر دڵشاد گەڵاڵی ئەنجامی مەکتەبی تەنفیزی یەکێتی زانایانی ئاینی ئیسلام لێرە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان کاتێکی خۆش.